ئێستا کۆمەڵە ماڵێکمان هەیە فەقیر و هەژار، تواناتان هەیە ئەوانەی کە دوایش گوێ لە ئێمە دەگرن بە ئیزنی خوا. با مناڵەکانی فەقیر و هەژارەکان با خێزانەکانیان با پیاوەکان دڵخۆشکەین لەگەڵ خۆمانە، ئەوانیش بە دڵی خۆشەوە جەژن بکەن، با ئەوانیش دڵخۆش بن لەگەڵ ئێمەدا. توانامان هەیە وەکو خواردەمەنی یارمەتیان بدەین، شتیان بۆ بکڕین، جلوبەرگە پێویستیان پێویستی پارەیە، بەپێی توانای یارمەتی هەندێک فەقیر و هەژار بدەین، هەر کەسەمان لە ئاستی خۆمانەوە یارمەتیان بدەین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم گەورەترین خۆشەویستترین کردەوە بەلای خوای گەورە ئەوەیە دڵی فەقیر و هەژارێک دڵی کەسێک خۆشکەی، هەر کەسێک بێ، بەتایبەتی فەقیر و هەژارەکە زۆر خێرتریشە. ئەگە پێت خۆشە گەورەترین کردەوە لای خوا ئەنجام بدەیت کە خوا زۆری پێ خۆشە، دڵی خەڵکی خۆشکە، خۆشی بخە ناو دڵی موسڵمانێکەوە، بەتایبەتی کەسێکە فەقیرە. با فەقیرەکانیش مناڵەکانیان وەک مناڵی ئێمە پۆشتە بێ، با جلوبەرگیان بۆ بکرین یاخود یارمەتیان بدەین، هەر کەسەمان بەپێی توانای خۆمان ئاگامان لە فەقیرێک بە یاخود زیاتر بۆی بتوانین خزمەتیان بکەین. لەم جەژنەدا ئەوانی ژۆک و ئێمە دڵخۆش بن، حەز بە خۆشی و بە شادی بکەن، نەک جلوبەرگیان دڕاو بێ، نەک جلوبەرگی کۆنەی مناڵەکانی خۆتیانی بۆ بەری، بەڵکو هەوڵ بدە شتێکیان بۆ بکە بە ئیزنی خوا، بۆی ئەوانش وەکو ئێمە مرۆڤن، فەقیرەکان وەکو ئێمە مرۆڤن، وەکو ئێمە دڵیان هەیە، وەکو ئێمە هەستیان هەیە، وەکو ئێمە پێیان خۆشە لە خۆشی و شادیان بن. لە بیریان مەکەن چۆن مانگی ڕەمەزان دەستان خۆش بێ، لە بیرێکتان ئەوانتان لە بیر نەکرد، ئێستش بە هەمان شێوە لە بیریان مەکەن. ئامانەتی ئێوە و ئەو خەڵکە فەقیری کە دەیناسن و لێوە نزیکن بەپێی توانای خۆت، ئەگەر کیسەی بەرنج بۆیان کڕیوە دەستت خۆش بە یارمەتیکیان بتە.